لە یارەکانی خولی بژاردەی عراق بۆ تۆبیڤالە لە دەربی کوردستان و هەولێر و پێشمەرگەی سلێمانی بەیەک گەیشتن. پێشمەرگەی سلێمانی هەوڵی سەرکەوتنی دەدا بۆ وەرگرتنی پلەی یەکەمی خولەکە و هەولێریش بۆ وەرگرتنی پلەی چوارەم و سەرکەوتن بۆ چوارگۆشەی زێڕین. لە تایمی یەکەم یاریزانی پێشمەرگەی سلێمانی سەرکەوتوو بوون لە وەرگرتنی ئەو تایمە بە ئەنجامی یەک و لە گێمی دووەمیش پێشمەرگەی سلێمانی بە هەمان ئەنجام باڵادەست بوو. لە گێمی سێمیش کوڕانی پێشمەرگەی سلێمانی لەسەر ئاستە بەرزەکەیان بەردەوام بوون و بە ئەنجامی 18 بە 25 سەرکەوتنیان تۆمار کرد و یارەکەیان بە 3 گێمی بێبەرامبەر لە هەولێر بردەوە. پێشمەرگەی سلێمانی بە برنەوەی تەواو یاریەکانی خۆناغی دوم خۆی گەیاندە پێشەنگ یانەکان بەکردنەوەی 34 خاڵ، ئاوشان یانی شورتە هەولێریش بەکردنەوەی 14 خاڵ لە خانەی پێنجەمدایە و هیوای ئەوەی نەما بگاتە پلەی چوارەم بگاتە چوارگۆشەی زێڕی. نیشاندا ئەو ساڵ بە یاریزانی لاوە بۆ پێک هاتەیە کە زۆربیان لە یاریزانی لاو پێکدێن. ئێمە ئێستا لە ڕێزبەندی پێنجەمی خولی عراقین. ئێمە ئەنجامێکی باشە بۆ یانەکەمان چکە کاری ئامادەکاریمان کرد و تەنها لە خولی بژاردەی عراقی بمێنینەوە. ئێستا ئەمە لە ڕێزبەندی پێنجەمیشین. یاری شورتەژەکە بەرینەوە دەبینە هەمان نقطە هەمان خاڵەکانی یانی قۆجەیە، بەڵام ئەوان وا بزانن بەگەیم لە ئێمە باشترن بۆیە ئەوان بە چوارەم سەردەکان ینی سوودێکی نییە یاری شورتەش بەرینەوە، بەڵام ئێمە ئەو ئامانجێ هەمان بوو پێکامان. ئێمە بەڕاستی لە قۆناغی یەکەمدا یعنی چەند هەڵەیەکمان کرد لە دوو یاریدا سەرکەوتنمان بەدەستنێنە. یەک لەوانە نەفتی میسان بوو، دووەمیان شورتەی بەغدا بوو، بەڵام زیاتر تەمرینەکانمان زیاد کرد و یعنی ئەو هەڵانەی کە هەمان بوو مەشق و ڕایانمان لەسەر کرد و بتوانین ئەو کەم و کوڕیانەی کە هەمانە چاکتری دووەمدا ئەوە هەفتەم یاری بوو هەر هەموو یاریەکانمان لەسەرێک بردەوە. تەنها خاڵێکمان لە دەست و لەگەڵ شورتە کە 3-2 بردمانەوە، یاریەکانی ترمان هەموو 3-0 بردەوە. ئێستا قۆناغەوەمان لێکردی لەگەڵ شورتەی بەغدا ئێمە 34 خاڵین، ئەوانش 34 خاڵن، ینی ڕکابەری یەکەمی عراق دەکەین. یاریەکیان لەگەڵ هەولێر ماوە، ئەگەر هەولێر بڕواتن بتوانین خاڵێکیانە دەست بێنێتن بۆمە زۆر باشە، ئەگەر هەر نەشتوانێتن ئەو کاتی ئێمە بەدواوە دەکەوین دەبینێت دووەمی خولی عراق. بەڵام لە چوارگۆشەی زێڕین ئەو کاتی یەکلاکەرەوەکەیە هەر کەس هەر تیپێک سەرکەوتوو بوو توانی یاریەکان باتەوە دەتوانی یەکلای بێتەوە بێتە پاڵەوانی خولی عراق. ئێمەش چاوەڕێ ئەو بێتە پاڵەوانی خولی عراق. ئێمەش چاوەڕێ ئەو چوارگۆشە